یەکەم جارە لە مێژوودا کورد هێزێکی ڕێکخراوی لەو شێوەیەی هەبێت لە بەرامبەر هەر شەهیدێکی شەڕڤانان 5 سەرباز کوژراون. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە راپۆرتێکدا کە لەبارەی شەڕی هەسەدە و گروپەکانی تورکیا ئامادەی کردووە ڕایگەیاندووە کۆی شەهیدانی شەڕڤانان لە 2 مانگی ڕابردوو لە بەنداوی تشرین 78 شەڕڤانە لە بەرامبەردا 421 چەکداری سەر بە تورکیا لە هێرشەکان کوژراون، واتە لە بەرامبەر شەهیدبوونی هەر شەڕڤانێک 5 چەکدار کوژراون. سەرەڕای ئەوەش چەکدارەکان نەیانتوانیوە هیچ ناوچەیەک داگیر بکەن. دکتۆر ئارام ڕەفعەت لەم بارەیەوە دەڵێت ئەو دەستکەوتە ناچێتە عەقڵەوە، چونکە هێرشبەرەکان هەم لە ڕووی تەکنۆلۆژیام هەم هێزی مرۆیی تورکەکان لە درندەترین سوپا و میلیشیاکانی ئەم سەردەمەن. ئەو تەکنەلۆژیای تورکیا لە هێرشەکانی بەکاری دێنن جگە لە درۆنی هەرە پێشکەوتویان کە زۆر شانازی پێوە دەکەن، فڕۆکەی F-16 ئەمریکی و تانک و تۆپی هەرە پێشکەوتووی ناتۆیە. بەپێی چاودێران ئەو سەرکەوتنەی شەڕڤانان لەو ماوەیە بەدەستیان هێناوە ئاماژەیەکی ڕوونی تۆکمەی و بەهێزی ئەو سوپایەیە کە سەرەڕای هەوڵەکانی تورکیا بەڵام خۆڕاگر ماوەتەوە. ئەمەش وا دەکات دیمەشق لەو ڕاستیە تێبگات کە ڕەنگە چەندین ساڵیان پێویست بێت تا بتوانن هێزێکی هاوشێوەی هەسەدا لە سووریا دروست بکەن، وایە هەڵوەشانەوەیان لەو قۆناغا ئەستەم دەبێت. تۆش پێت وایە هەسەدا پێشکەوتووترین سوپای کووردە لە مێژوو؟